وەزارەتی شارەوانی و گەشت و گوزاری هەرێمی کوردستان بە هاوکاری کۆمپانیایەکی بیانی وەرکشۆپێکی لەسەر چاکسازی لە وەزارەتەکەی ئەنجامدا. وەزیری شارەوانیش ڕایدەگەێنێت لە ئایندەیەکی نزیکدا قۆناغی جێبەجێکردنی چاکسازیەکانیان بە ئاراستەی کەمکردنەوەی خەرجی و زیادکردنی داهات دەست پێ دەکەن. شارەوانیەکان خۆیان دەژێن و خۆیان بەخێو دەکەن بەهۆی ئەو هەموو زۆرە مولکێتێکی هەیە ئەو زۆرە ڕسومات و داهات ئەو خزمەت گوزارێکی پێشکەشی دەکەن، بەڵام لێرکانە ئێمە دەبینین خەرجیەکان زۆر زیاتر بوو لە داهاتەکان. ئەوە بوو لەسەر بڕیاری ئەنجومەنی وەزیران دەستمان کرد بە چاکسازی و دەستپێکردنی ڕفۆرمێک و کەمکردنەوەی خەرجیەکان و زیادکردنی داهات، بەڵام بە مەرجێک لەسەر هاوڵاتی فەقیر و هەژار نەبێ. ئەمەی کە دەیڵێ خۆتان دەزان حکوومەت بانگەشی ئەوە دەکاکەوە دوای نەوت داهاتی نەوت دەبی داهاتی کوشت و کاڵ و پیشەسازی و گەشت و گوزار بە دەرەجەی دووەم بێن دوای داهاتی نەوت. ئەوەی ئێمە کار لەسەر دەکەین و بەپێی ئەو پلانێکە لەگەڵ ئەو کۆمپانیا بیانی ئەوڕۆکە بۆمانیان داناوە هەفتەی داهات و دەست دەکرێت بە 6 مانگی یەکەم جێبەجێکردنی. سەرۆکی دەستەی گەشت و گوزاری هەرێمی کوردستان دەڵێت لە هەرێمی کوردستان کێشەیەکی ئابووری وانە ئەوەی هەیە خراپی سیستەم و کارجێڕیە. ڕاشی دەگەێنێت پێویستە بواری کارجێڕی گرنگی پێ بدرێت و چاک بکرێت. بەتەکید هەموو چاکردنەوە لە ئیشکردنەکان دەبێت یەک سەرەتا ئێمە لە بواری کارگەری دەست پێ بکەین. هەر چاکردنەوەی لە بوار کاریگەری دەبێت لەسەر هەموو کارتەکان. بە ڕای من ئێمە کێشەیەکی ئابووری وامان نییە لە هەرێمی کوردستان و ڕای شخصی خۆمە ئێمە کێشەکەمان زیاتر کێشەی کارگێڕیە. ئەگەر بتوانین ئێمە چاکسازی تەواو لە بواری کارگێری بکەین دەتوانین هەموو کێشەکانی هەرێمی کوردستان چارەسەر بکەین. لا وەرکشۆپەکەدا وەزیری شارەوانی و گەشت و گوزار ئاشکرای کرد بۆی قەیرانی دارایی لەسەر ڕاستپاردەی ئەنجومەنی وەزیران لە ماوەی ڕابردوو کاریان بۆ کەمکردنەوەی خەرجی و زیادکردنی داهات کردووە کە بە جۆرێک تەنها لە نێوان ساڵی 2015 بۆ 2016 100 ملیار دیناریان لە خەرجەکانی وەزارەتی شارەوانی کەم کردوتەوە. هەڵگورد ئەحمەد، کورساد نیوز، هەولێر.